گەرمتان لێ دەکەین بۆ یەکێک لە کۆڕەکانی ساڵۆنی فکری کە بە درێژایی ئەم دوو بۆ سێ ساڵی ڕابردوو لەم ڕێکخراوەیە درێژەی هەیە. کاتی خۆی قسەیەکی ماوچیتۆنگم لە بیرە کە بە جەمیلە جەزائیریە لێ لە کاتێکا سەردانێکا لە چین لێی دەپرسێ تۆ بیرەوەرەکانی بەرگری و قارەمانەتەکانی خۆت کە لە جەزایر لە شۆڕشی ڕزگاری گەلی جەزائیرا کردوتە بۆ نانووسیتەوە؟ جەمیلە وەڵامە داتەوە لێ من شەرمەکەم لەبەرەوەی کە من کردومە دڵۆپێکە لە دەریای قوربانیەکانی گەلی جەزایر بۆیە من ڕوون نایە هیچ بڵێم و هیچ بنووسمەوە. ماوچیتۆن وەڵامی داتەوە ئەڵێ ئەگەر تۆ ئەوە نەنووسی کە کردوتە سبەینێ کەسانێکی تر دێن ئەوە ئەنووسن کە نەیان کردووە. جا دەستی کاک دکتۆر کامەران خۆش کە ڕاستیەکەی بەشێک لەوانەی نووسیوە کە کردوێتی و پاش 30 ساڵ لە نووسینی کتێبەکەی بە چاپی گەیاند و دیدەی ئێمە و خۆشەویستانی و تێکۆشەران و زیندانیانی سیاسی هەموو خۆناغەکانی پێڕوو ناکردەوە. من نامەوێت درێژە بم بە پێشکێکەم، تەنیا قسەیەکی خۆشی حاکم عەزیزەیە. حاکم عەزیز لە لەندەن و هاوڕێی زۆر بەمانە. هەموو جارێ بە من و دکتۆر کامەران ئەڵێ کورد بە درێژایی مێژووی خۆی ڕاپەڕینی لەو شێوەی نەکردووە. یەک جار ڕاپەڕینی کرد، شانسی ئەم دوانە سزنەکانی ئاشکان و ئێوان بە ساغ و سەلیمی هێنایە دەرەوە. جا بەڕاستی هەم من و هەم دکتۆر کامەران هەم زیندانیەکان سیاسیەکانی تر کە لە ڕاپەڕینە ڕزگار بووین هەمومان خەزاری ئەو شەهیدانەین، ئەو تێکۆشەرانەین، ئەو شانە چەکدارانەین، ئەو خەڵکەین کە بەشی شێری خەڵک بوو بەڕاستی لەو کاتەیە کە ڕاپەڕینیان کرد و خەڵای زوڵم و سەمی ئەم لە سوورەکەیان شکاند و ئێمەیان ڕزگار کرد و ئەوە ئێستا بە خۆشحاڵیەوە بەسەر بەرزیەوە بەرە ڕووی ئێوەی خۆشەویست دانیشتین. بەخێر من سەر چاو حەزەکەم دکتۆر کامەران بفەرموویە ئەوەی کە ئەوێت قسەی لێوە بکا و پاشان دەرگای گفتوگۆ و پرسیار ئەکەینەوە بەڕووی ئەو تێکۆشەرانە و ئەو دڵسۆزانە و ئەو خۆشەویستانەی کە ئێستا لەم وڵایە دانیشتین. هەنێکتانم ئەزیەت داوە و ڕاستەخۆ داوەتنامەم بۆ ناردووم، داوای لێبوردنەکەم کە ئەزیەتمان و نازانم چەندتان وەکومە ئارەقتان کردوێتەوە. هەنێک لەو کەسانی کە بە تایبەتی حەزم کردووە لێرە بن ناویان هاتووە لە کتێبەکە، حەزم کردووە لێرە بنهات بۆ ئەوی لە نزیکی شۆ شخصیەتەکان بناسن. ئەجینە من بڕیارم ماوە لەو بەرگە نەچمە ئەو دیوەوە، بەڵام یەکێ لەو ناوێکی زۆرم نووسیوە کە لەسەریان نووسیوە بە تایبەتی شتیان بۆ خۆم ناردووە. من سپاسیان ئەەکەم، سپاسی و کاتە ئەەکەم کە ئەوان بە کتێبەکەیان بەخشیوە. یەکەم بۆچی ئەم کتێبەم نووسی؟ دوایەوە دوو جار ئێمە ڕامان کرد لە فترەیەکی کەمە لە مانگی 4 و لە مانگی 5 دوای ڕاپەڕێ دوای ئەوەی کە هین بوو چوومە پێنجوێن. برادێکم لێرەیە هەر بە ناوی خۆیەوە بناوێنێم، ناوی کاکە سوورە، هاتووە بۆ ئێرە. زۆر سپاس لە کتێبەکە زۆر ناوی هاتووە، خۆی ئێستا ناوی دکتۆر سامان ئەحمەدە. کاکە سوور لێرەیە لە پێنجوێن، ئەوە تا کاکە سوور ئەوە لەوەیە. خێمەیەکی بووی هەنام کاکە سوورجیهان سەبا برادەران بوو بینن، چونکە 6 مانگ و 4 ڕۆژن بە خەفەتی تۆژیان. کاکە سوور خێمەیەک و دەمانچێکی ئەوەنی بۆ هێنان دەمانچێکی ژەڵناوی. وتم ئێستا هاوڕێ ئەمجەدی ژەوتە ئاگای لێ بچمەز ئەوان نردویانە بەس بۆی فیشەیەکم دەدەست دەرچی خۆ بکوژم. دەمانچێکی نە یوتیوب هەیە بزانم چۆن ئیشەکانە هیچ کاکتەی ئەم دەمانچێ ئیش بێ ئیش بووم ئەم کردەوە سیرمە کرد ئەمزانی فیشێکی هەتیاجێ بەڵاس سێم ڕۆژ فیشێکێ دەرچوو لەژێ خێمەکە لە پێنجوان هەمووی بەرد بوو فیشێکێ دەرچوو لای گەڕێکی چوارباخ. ئاوام کرد خوای بە منەوە نییەم فیشەکە سەیری بنی خێمەکەم کرد چوو بۆ بنی خێن. وەڵا ڕۆژی دوایی بام کردم وەرە
ئەوە دەمانچەکە بەو خۆیاش کەسی بێ بمکوژێ قازی فەشم پێ بێم کوژێ وتم دەمانچەکە بەرەو بۆ خۆت خوا کردی بەتاڵە بوو بێ ئیش بوو بێ ئیشی نیعمەتێکی زۆر زۆر مهم ئەگە ئینسان توانێت بەکاری بێنێ لەو بێ ئیشیە ئەو نیعمەتە گەورەیە وردە وردە کاغەزم نووسی بوو نازانم ئەم دەفتەرەم چۆن دەستکەوت نازان ئەمە لە سلێمانی کڕیم لە ناو جادەکانی پێنجوێ ناکڕیم نەمزانی ئەمە دەستم کرد بە نووسینەوەی یەک دوو جار دەستم کرد بە نووسین ئەم کتێبەیە دەستم کرد بە نووسینەوەی لەگەڵ خۆم بردم بۆ پێنجوێن لە پێنجوێنە بردم بۆ نەرویج لە نەرویج جۆجایەتی هێنامەوە چەند جارێ بیرم لێ کردەوە ئەمە چیەم نەکبەتێ دوای من کەوتووە بۆ فڕێنێم بۆ نیسووتێنم لە ڕۆژگارێکە ئابابانم بینی کاگیاسی قار بەرزنجی و ڕەو بێگەردم بینی ئەوان لەوانەیە لە بیریان نەما بێ پرسیارێکیان لێ شێرزە حەسەن نەهات کوا مامۆستا شێرزاد وتی یەم پرسیارێ نەوتیان دوکتۆر ئەو تەقانە حەوت و وەشتی مانگ ئێوە ئێحساستان بە چییە کرد پرسیارەکان سایکۆلۆجی بوو نەمەزایی بڵێم چی لە تاوا نووسیمەوە ئەوە بوو لەسەریان نووسی دوایەوە شێرزە حەسەن نووسی بوو بۆ شەهید دکتۆر کامەران قەرەداخی وای زانی بۆ کوژراوە ئەو دەستنووسانە نازانم لەکوێ هەڵم گرت و ماومە بە هەر حاڵ ڕۆژان ڕۆیشت بڕیارم ڕۆژێک تازە هاتبوو و لێکێ لە هاتنەوەکان نا بۆ سلێمانی ئەمە مێژووی نووسینەکەی بوو کە بێ ئیش بوو بێ ئیشی ئەو نیعمەتە بوو ئەو کتێبەی تیا دروست بوو دوایەوە کە هاتم و لێکێ لە سەردانەکانمان لە عەقاری چاخانەیە کرابووە بە ناوی قۆریەشکاو یەکەم چاخانەی قۆریەشکاو لەوێ دانیشتم جۆم لێ بوو کەسێ باسی خۆیە کرد باسی پاڵەوانێتی خۆیە کرد ئاوڕمایەوە نەمەناسی ڕێک باسی ئەو دەقەیە کرد کە لەگەڵ ما بووە کابرای ئەوم گوتم بێ زەحمەت فڵان وەرە ئەوە چییە وتی ئەوە فڵان کەسێ و لە فڵان وڵاتە بە سەردان هاتووەتەوە ئێ منیش لە ناو هینەکە کە هاتووە دوای نیو سەعات بردیان و هێنانەوە بە جزداشەیەکۆ لەکوێتەوە لە هینە هێنابیان ئەو کاکەمال کە قسەی کرد هات دەستی کرد بە قسەکردن کاکەمال وتی دکتۆرەوە جەماعەتی خۆتانە دوای ڕۆیشت و دوای نیو سەعات بردیان بۆ قاعە نەما یەک پاڵەوان بیتر لە تاوە کتێبەکەم داخست وتم تەوا بۆچی خەڵک هاتوۆتەوە بۆ پاڵەوان من لە پاڵەوانەتی بخەم 30 ساڵ کتێبەکەم دانا ئەمیرە خان ئەیژینیم بۆ ئەمیرە خان دەوەچێ درەنگ بۆم نادبێ ئەمیرە خان خێزانی کاکتۆ شێرکۆ عەوڵا و کاتێک قسەکەری مەکتەبی سیاسی بوو وابزانم وە نەبوو شتێک بوو لەوێ لێی وەرگرتم وتی ئیسکانیەکە وتم نابێ ئیسکانیکەی چونکە لەبەرەوەی ناوی خەڵکم هێناوە خەڵکەکەم هێناوە ئەو باتۆتەوە باسی خۆی بەم پاڵەوانیەکە و منیش ئاوان ناوم هێناوە وتم تەوا وازم هێنا و 30 ساڵ وازم بێنە قسە ڕۆیشتووە قسە هاتووە مامۆستا ڕێبوار حەمەد تۆفیق لەگەڵ کاک شادمان کوا کاک شادمان ئەوە کاک شادمان ڕۆژێ تەلەفۆن و تەلەفۆن سێرم کرد ئەم دوو پیاوە قەت نەبینیوە قەت نەمناسیوە وتیان دکتۆر ئەڵێن شتێکی وا هەیە لەوە ئەچوو کاک تەحسینیان بینی بێ کاک تەحسین باسی کردووە لەگەڵیان کاتێک ئەوان کتێبی من ئەحمەدم چاپەکەن باوکی کاگیوە ئەحمەی سەناعە نەک ئەحمەد عەلی ئەحمەی سەناعە نەک ئەحمە عەلی وایان پێڵێ ئەحمەی سەناعە و ئەحمە عەلی سێرم کرد چوار نوسخەیان کرد و بە ئینگلیزی و بە عەرەبی بە کوردی و بە فارسی زۆر جوان بۆ چوارەم لێ مام وتم بەخوا من تاق نایکەم ئەوان وتیان کاکە تۆ بۆستە ئەمە دوای 30 ساڵ هاتی نووسە کتێبەکە ئێمە بەس بۆ دەنووسینەوە هیچ ناکەین ئەو دەستنووسەمان بەرێ بە ئامانەت ئەو دەستنووسەمان بەرێ بە ئامانەت ئێمە بە کتێبێگەینەوە دەسێ منیش وتم باشە منیش نەنووسەر و نە هیچ شتێک و نە چیرۆکم نووسیوە نە ڕۆمانوس و نە هیچ ئێمە چییە کتێبێکی ئاوانە دەستمونە دڵم خۆش بوو کاکتەی ئەی لەوە منە لە خۆم بووم بە نووسەر ئەوە کتێبێکم بەدەستەوەیە وڵات دڵم خۆش بوو منیش کاک شادمان و مامۆستا ڕێبوار وەکو لەزگەی جۆنسن پێمان نووسان لێم نەبوونەوە هەتا بوو بەم کتێبە ئەوە کاک شادمان لێرە مامۆستا ئەوە زیینوکردەی ئەوان بوو دەوری ئەمیرەخانیشی تیا بووە غەیر مباشر دەوری قسەکردنە دەوری کاک تەحسینیشی تیا بووە ئەجا یەکێ لەو پرسیارانی هەمیشە لە خۆم مەکرد لەم کتێبە پێشۆی بێتە سار ئەموو بیسووتێنم هەر دڵم نەهات ئەم بەر بۆ نەرویج لەوێ نەمەفەوتان لە کۆتایی 2017 هەچی کتێبی تو بەفەوتانم لەگەڵ ئەو کاکە سوورا بڕیارمان نابوو ئەگەر تەمەنمان بێ 55 ساڵ واز لە تۆ بین و ئەبێکی 10 زمانیش فێر بوو بێتی نەوازمان لە تۆ بێنە نە 10 زمانیش فێر بووین
ئەو نۆ ئەزانێ باشە لەبەرەوە هەچی کتێب بە سووتان ڕۆشتن بۆ نەرویج دوایی کە گەڕاینەوە دەستمان کردەوە بە میشەی خۆمان بەیشی تۆبیەکە ئەمیرە خان وا بزانم کتێبەکەی ئەسڵێ ئەویان بسکان کردو لایەنە بەڵام من داوام لێکردن کە نابێ بڵاو بێتەوە دوای ئەوەی لەگەڵ مامۆستا ڕێبوار و کاکشادبانە ڕێکەوتین لەسەروی هەنێناو بگۆڕم چونکە لەبەر ئەوەی هەنێناو هەیە ئەگەر نەیگۆڕی لەوانەیە بۆی خۆش نەبێ ینی بۆ نمونە حەمەی مەلایە ئەوە لێرە ناوێڵێ حەمەی مەلا یەکێ بوو لە هەرە جاسوسە هەرە مهمەکانی ناوچەپی ئەو کاتە زۆر مهم یعنی مهمەکەی لەوا بوو لیاقەتی قسەکردنی هەبوو چوو بۆ ناو هەموو ڕێکخراوەکانەوە لیاقەتی قسەکردنیکی هەبوو چوو بۆ ناو هەموو ڕێکخراوەکان خۆ حەمەی مەلا لێرە نییە ناترسم لێرەش بێ هەر ناوێنم مەبەستم چیە بەستمەوە کتێبەکە گەیشت بێرە ئێمە لە زیندان زۆرمان باسەکە کاک تەحسین یەکی دوای ئەو کە هاتە لامەوە زۆر خەمی بەهارخان و مناڵەکان و منیش خەمی نیاز و من مناڵەکەش ینی نەمەزانی کە بوومەیان نە ئەوەی ئەیزانی کە مناڵیە بەهەرحاڵ خەمی ینی زۆر شتمان بوو خەمی ڕەفیقەکان ینی شت یەکێ لەو شتانی کە هەمیشە باسمانە کرد ئەویژەوە بوو ئێمە کۆمەڵی ڕەفیقمان هەیە لە دەرەوەیە یعنی چۆن من خۆم پێشوەخت گەیشتمە قەناعەت کە ئەبێ شێوازێ لە ئیشکردن لە ئەم ناهەبێ بتوانی بیان خەڵەتێن ئەو کەسانی کە لە یادگاری زیندانی هەبوولام بەڕاستی شەی سیروان بوو سیروان دیێڕەشەی بەخێر بێن ئەوە دوو کوڕی کاک شەی سیروانن باوکیان زۆر پاڵەوان بەخێر بێن بەڕاستی سیروان دیێڕەشەی پاڵەوانێکی سیر بوو یعنی پاڵەوانیەکەی لەوا بوو کە کاک سیروان وا ئەەکەی واکە ئەو کاکەمال لە پێ کاکەمال خۆی وازانن کەوا قەراخی لە پێشەوە دانیشتووە پاڵەوانی ناو بیرەوەرەکانی منە لەگەڵ مامۆستا ئەحمە عەلیە کە من چووم ئەم 13 مانگ بوو یا 14 مانگ لێ بوو مامۆستا ئەحمەد وازانم 16 17 مانگ شتێکی ئاوا بوو کتێبەکە بەو شێوەیە نووسرا بەو شێوەیە چاپکرایەوە پرسیارێکی زۆر کراوە من کە دەرگاکەشکا و هاتوومەتە دەرەوە کتێبەکەم داخستوە هەر کە دەرگاکەشکا و هاتوو ئەو کەسی کە دەرگاکەی شکانین کە حەمید کووە نەهاتووە حەمیدی حەمەڕەشی ئەویش ئەبوایە بەهاتایە وتی یەم ئامۆزازای باوکمان کاک سیروان ئەمە چوومە ناو کتێبەکەەوە بە جۆرەیشتر کاک سیروان چوو بوو شیشێکی گەورەی شاردبووە هەچ کەسێ لەسەر لە تێجۆزانەکەی خوێنەوە چۆنیان لیاوە شیشێکی گەورەشی شاردبووە بەس پێوتم دووخە اینجا زۆر حەزی لە چا بوو زۆر حەزی لە چا بوو اینجا بە دکتۆری شێوە دووخە منتیقەیەکی لای خۆتان کاکە ڕێبەر ئەوە ئێتر ئەوی دووخە وتم هینەکە شیشەکەت پێوتی لەبەرەوە شکانی دەرگاکە ئەو کاک حەمید کە پێم وەرە بۆ ئەوی بێت کاک تەیب جەبار یەکێکە لەو کەسانی کە عەرەبی و کوردیەکەی ئەوەنە بەقووەتە من پێی مەعجب بوو تەلەفۆنی کوتی شتی وا ناخوا یەم بۆ ماڵەوە بۆلان وتی سەعات 2:30 خۆم 1:30 ڕۆیشت ئەمەنە بەیەکەوە دانیشتمە تامە زرۆینەکە بوو قسەیەکی کرد من خۆم وتم تۆ بڵێ ئەمە لەبەر خاتری من وتی ئەدەبی عەرەبیم زۆر خوێندێتەوە بە یەکەم جاریشە ئەدەبی زیندان وا نووسران لەبەرەوە زۆر لە برادەرەکانیش یەک برادەرێکی تر زۆر وەسفی کردووە ئەو توتی ڕۆمانە ئەمە بیرەوەری نییە منیش بیرم کردەوە باشە ئەمە ئەبێت چۆن نووسراوێکە گیاز تۆ دابنی لە خۆمە نووسیمە لە خۆمە نووسی بووم یادگاریەکان بە زمانێکی سادە یەک وشەی درۆیتیانە درۆ چونکە هەڵە جیاوازە ئینسان هەڵە ئەکات دیفاعکردن لە هەڵە ئەبێ بە درۆ ئەوە یەکێک لەو شتانی کە من لە فەلسەفا بڕوان پێ هەیە هەچ کەسی هەڵەی کرد ئەگەر دیفاعی لە هەڵە کرد ئەبێ بە درۆ یعنی دیفاعکردن لە هەڵە ئەبێ بە درۆ لەم نووسینە یەک وشەی درۆیتیانە یعنی پێشووتر هەڵە ئێستا تایەتی ئێستا برادەرێتی وەڵا لەوانەیە عینوانی ئەو کتێبە عەرەبیانەی نووسیوتە غەڵەت بێت خۆ عینوانەکان کە نووسیومەتەوە لە بەردەمان نەبووە من لە پێنجۆ لەژێر خێمەیەکان نووسیومەتەوە کتێبەکان لێوە بووە لەبەر ئەمە بەسەرهاتی کتێبەکەیە بەسەرهاتی ئەو شتایی ترە
ئەو کەسانی کە حەزمە کرد بەڕاستی لێرە بن ئەوانەی کە زۆر کاک تەحسین دانیشتووە پێم خۆش بوو کە وتیشم خۆم تەکلیفم دەکەی بە قسە بکە و پێش ئەوە کاکەمال قەراخیە کاکە سوورە کوڕانی کاک شەی سیوان زۆر بەخێر بێن تاوان ئەو برادرانەی ترکە لە زیندان بوون حەزمە کرد بێن بۆ ئەوەی کاک حەمیدی حەمەڕەشی کە یەکێک لەو کەسانی کە لە زیندانیانی سیاسی دوێنێ تەلەفۆنی بۆ کردم نەمزانی شێمحەمەی شێخ کاک شێمحەمەی سۆڵەیی تەلەفۆنی کردی دکتۆر من لە سیکەسەکەی کۆمەڵام وتم وەڵی زۆر پێخۆشحاڵم بەڵام من کەسیانم نەبینی جۆمان لە دەنگیان بوو لە ڕێی کات تەحسین و کاکەمال قەراخیەوە هەنێشتمان بیست ئەوەی کە زۆر لە زیندانە عەزابیان طبعاً کەسێ بوو بە ناوی کاکە سوورەوە 6 مانگ و 4 ڕۆژ 1 دقیقە ئیسراحەتم نەکرد 1 دقیقە بەس بگیرایە تەواو لە بیدایەتەوە تۆ بەرگەی هەموو شتەگری بەس کە دوای زیندانە بی خاوە بیتە بەرگەی شتێ ناگەن یەک جایتیا هەڵواسی مادوای پێنجمان احترافم بەسەر کاکەمال خۆشێکە لە ژوورەکەی تەنیشتمام زۆر سپاس جارێک تریش بەخێر بێن من مەمنونم عەزیەتان کێشاوە ڕێزم هەیە بۆتان مەمنون زۆر سپاس مەمنون ڕێزم زۆر سپاس زۆر سپاس دەستی دکتۆر کامران خۆشیاری زۆربیانی بەدەست ئۆتۆمات من حەزەکەم لێرە کۆتایی بەقسەکانی خۆم بێنم و فرسەتی قسە بین بەو تێکۆشەرانە بەو دڵسۆزانە هەم زیندانیەکان هەم ئەوانەی کە لە دەرەوە زیندانی بوون کە بەڕاستی کار سوور و ئەوانەی تریش کە لە گیران هەر مختەفین و ژیانێکی ڕەنگە لە ئێمە ناخۆشیان بێتە سەر من پێم خۆشە دەرگای گفتوگۆ بکەینەوە بۆ ئەو خوشوبرا بەڕێزانەی کە ئەیانەوێت چ پرسیار لە دکتۆر کامران بکەن چ ئیزافەیەکیان هەیە بۆ سەوباز لەسەر ئەوە بەکاربێت. یعنی من شتێکی تایبەتی نییە ئێمە شتێک نییە فەخری پێ بکەن بەرامبەر بە ئەم دوو پاڵەوانە خۆیان نەزان چیان برۆتە سەر بەس ئەمە تاڵان قەت لە پێکەنین ناکرێت تەعزیبیشی بێت ئەوە موهیمەکەی لەوەیە بەڵێ بەڵام یەکێ لەو شتانەی کە من یاد نەبێ لە نووسایی دکتۆر کامران نازانم دەنگکە خراپەوە نییە زۆر سپاس باشە دکتۆر کامران کە هاتن مانگرن تاوان باش والحەمدولله شکر بەزەیان گرت ئەو شەوەش نەجاتمان بوو چەند شەوێک تریش یەکسەروانیان بگرت یەکسەر لای منیانەوە ڕازەکە کەس نییە بە خێو پاڵان بێ بەڵام دکتۆر کامران چی نازانم چی وتو تەمەن زەمیت نەیکردووە بەڵام ئەو فێرە یەک سیفەتی ڕازەکە قەت درۆ ناکە بازجار ئەو لەسەر خۆشی کەوتووە چکۆڵەن قسەڕاقە بەڵام دڵنیام لەوەی ئەو یاداشتانە درۆیتیان نییە هەر شتێکیکەی تیا بێ لەوانە زەرەری منیش بێ ها نازانم نەمخەنەتەوە عەلاکولین هاتنە سەرمان لەوە تۆ بیرکەیتەوە هەموو شتێ لە ئەم پلانە بێ پلانی 5 ساڵا داهاتووش دانێ ئێژن لەگەڵەوەی چۆنی داراکە یەکسەر پێ مەڵە کاکەەوە ئاواکەین و تۆ خۆ شارەوە هەموو شتێخینە سەر تۆ هاچی داوەبەر وتیان چاک توی وتیان خراپ توی هەرواشە کرد وە بزەمانێ ئەوەی چە لەو شتانە کە بیر ناچۆ لەو پەلەپەلا ئەو بیرەوەی بوو سەبارەت بۆ میکارۆفەش ڕازەکە دوای هەفتەی دایمەوە میکارۆفەکە شەوێ لە 5 هاتمەوە بەتەنیا خوا سێرەکەم حیوانەکە بەدوامەوەیە لەو دیانەوە وتم حتما ئەمە گورگە منیش میکارۆفم بەرە ناو سیرم کرد ئەنجا گورگ تەبیاتێکی ئێمە لادەی نەزانین ئەچێ قولەیەکی پێشتری تۆ ئەگرەیانی بۆ سترێسە کاتون جا شوێنەکە پەلەمارە بە کاک سەرۆژانە کاتۆ باش ڕێستاو بین میکارۆفم دەرێنا یا گدوم سێ نەیکرد بەخوا لە 4 ناتەقەی کرد تاوان گورگە ڕوا هاتا تۆ جواب میکارۆفەکەی کاکامران ڕاستەکە کاکە من وەکو پێم وتی یعنی ئێمە کاک تەحسین ڕازەکە ئێمەش یەکێ لەو شتانەی کە مەسئولێتی من بوو خۆشاردنەوە بوو خۆشاردنەوە شتێکی قورس نییە بەڵام سایکۆلۆجیان زۆر ناڕەحەتە جا بۆ دەرەکەم ڕۆژە پێوتی کاکە ئەم نەجاتی بە خۆی گیراوە تۆ هەموو ڕۆژە زیێڕە ئەو کردووە لەبەر خۆش نا لەبەر مەسئولێتی ئەوەی کە ئەمانیش هەمویان شتەکانی ئەنجا بەڕاستی پێشتان بڵێم ئەوەی ئەمانە تووشیان بووە من شخصی خۆم نەمەزانی ئایا بەڕاستی تەحملی ئەو توانایی ئەمانمانە کرد چکە ئەوەی کە ئەمان بینیوانە شت نییە هەموو کەسێکی وەک ئێمە بتوانە دەبریکە یعنی تەحملی بکە جا من جایچکە سپاسی و کاتەتانەکەم
حتما بنیازم منیش کۆ لێرا بەزەوە دوای خۆم و خۆت حسابەکەت لێکەوە زۆر سپاس وڵای چیشکەم نیە زۆر سپاس ڕۆحەکەیانەکە لەسەر کتێبەکە ئەمەوێ قسە بکەم بۆ دانیشتووین زیاتر ئەو کتێبە هەڵبسەنگێنین کاکەمران پەیوەندی شەخسیمانە خەمە ئەو دیەوە کە برایەکی خۆشەویستی ئێمەیە بیرەوەری یان ژیننامە زیاتر با بڵێن بیرەوەری احتیما دەکا بە ژانرێکی هونەری ئەدەبی زۆر بەرز و فەنتازیا ژانرێکی زۆر ورد کە فلاش باکە گەڕانەوەیە بۆ ڕابردوو دەستبردن کارکردن لە فلاش باکە نەکرد بە قەڵەم و بەنووسین لە هونەری حوتەمە لە سینەما لە هونەری درامایە سەختترین کارە لە بەردەم سینارست و ڕژیسۆرەکانە دەریهێنەرەکانە زۆر جارە بینین ژیان بە جۆرێکی کە دەرەخەن لە زۆر فیلمە لە زۆر درامای تەلەڤیزیۆنیە بە ڕەش و سپی پیشانیەیەن یعنی دنیایەکی ترە ئەوەی ڕۆی گوزەشت ئەوە ڕابردووە ئەمان بەنە ناو دنیایەکی ڕەش و سپێوە زۆربەی ئەمەی کامەران پەنای بردووەتە بەرەو هونەرەوە زۆربەی بیرەوەریەکان بە باش و بە خراپیانەوە بە کاڵ و کەرچیانەوە بە دەوڵەمەنگ و هەژاریانەوە پشت بە بیرەوەری ئەبەستن ئەوە مادەم ئەو ژانرە درکە پێکرد شارەزای بووی لێوزانی جوان لە زۆر شوێنە ناڵێ ماموو شوێنەکان تەوزیفە کردووە هەنگێتر لەو هونەرە لە هونەری دراما بەکارە بێنایە وتیان پیان و توی لە ڕۆمانە چێ وتوانە لە چیرۆگە چێ ڕێی زۆر بەرادری ئەدیب هەروە بۆ کەم نیش بیستەوە ڕێی خۆشم وایە بیرەوەری بە زمانی فلاشباک و ڕۆمان و چیرۆگە نووسێتەوە شەڵڵا وتم وتی کەم بایەتەوە پێی وت وەڵامی دایەوە زۆر لە زۆر کۆنەوە لە سیەکانە و لە چیرۆشی عێراقی عەبدولحەق فازڵ و فواد تەکەرلی و لە چیرۆکی کوردیان مامۆستا برایە مەحمەد لە کوێرەوەری بەکارهێناوە داشەدانایە کە دوان قسایەکەن داشێک ئەمە لە ڕووی تەکنیکەوە جوانترە بوو زمان زۆر شەفافە زۆر ڕازگۆیانیە دەستخۆشی لەکەم زمان وای کردەوە و کتێبەوە خۆشەویست بێ لەگەڵ کاراکتەرەکان کە باسی کردوون خەڵکی ئاشنان خۆزیە چەند شوێنێک تەشویقی تایە بە شەوکردن و خۆشکردن و حاڵەتەکان زیاتر بواە هەموو کتێبێت تەشویقی تیا بێ زیاتر خەڵک لەگەڵ یا ئینسیجامەکە ناوی کەسە نزیکەکان هیوادارم کە چاپ بکردەوە ئەم سەرنجانە لای خۆت تۆمار بن دکتۆر گیان ناوی کەسە نزیکان وە خۆی بێت ئەوانی لەگەڵ تابوون لەوێیان کە باسییانەکەی زۆر مەسە کەسی نزی خۆت حەژنۆ جاروتوتە مامۆستا پێویست ناکە زانیمان پیشەکەی مامۆستا بە هاوسەری تۆیە وە لە قسەیە کەم کەسێ مەگەر دەژنەکەی دوول لە تۆ زۆر بترسێ بڵێ فڵان کەسخان و مامۆستا فڵان و ئەندازیار فڵان و دکتۆرە ژنێت بە ناوی یەکەوە یەکتری باکەن دیمەنێکی زۆر درامی تراژیدی بەقووەت کە تەسەوورن نەکردوم ئەنسوری مفاجەی تیایەن بۆ مواژهە و بۆ دیدارت لەوێ دایکە خێزانت براژنەکەت و وابزان مناڵیەکی براژنەکەت ئەم چوارن زۆر بە تاسەوە کاکتە ژنەکە و مناڵی بۆ ئاگال لێنە بۆ چەند خەونی ئەمەی پێوە دیوە خەونی سەوز و سوورە پێوە دیوە لە زیندانە بەڵام ناچی بەلای دایکتە خەڵک یعنی هەر لەبەر دایکایەتی بچۆ بەلای ژنەکەیە بەڵام پەلاماری دەستی هەیبژێ ماچیەکە دوا سەرنجمەوەیە ناوی کتێب و سەر چاوە عەرەبیەکان هیوادارم پێیان بچیتەوە وە بە خۆشتەمۆت في الأدب والفن لينين لا حمو ماركسيستيك ومو تشابيخونوتيوا ناو كان لروي إملاية وغلطي تيايا داس خوش بكتيبة خزمتي كتاب خاني كردي وهوالان وشهيدة كان وهاوريانت أو الربازة سختي خوتاني كرد هوادار مسركوتو بي والله بيشتكي من زورم بيخوش كم رخراو دروزوا أما يكم رجل زاني ودروزوا نم زاني نازان من رخراي شو هاي
شتێکی باشە کارێکی چاکە لە زیندان من یەکی دەی هەشتانۆ گیرا هەتا 2.3 من لە حەڤەمان و 2 شەو لە ئیفرادیا بووم برادرانخوان شایتێوە 13 مانگی لە ئەمن سوورەکە بووم باقیادەکەی لە ئیستیخباراتی مەزۆی شەرقی بوو لە کردبوو بە گوێرەی ئەو کتابەی کە مدیری ئەمنی عام ناردوەتی بۆ دیوانی ڕائاسەی جمهوری ئەڵێ ئەدامی کرد ئەڵێ کەمال مەسئولی منتیقەی حکمی زاتیە ئەو کاتە لە ئاڵە شۆڕشە کتێبەکەی خۆشم کە دەرم کردووە هەروە دەرم کردووە من لە ساڵی 76 کۆمەڵە بوو بەڵام لە 83 لە جیابوونەوەی تر ئێمە جیابووینەوە و ئاڵە شۆڕشمان دروست کرد من لەسەر ئاڵە شۆڕش گیراوە لەسەر یەکێتی نەگیراوە لە زیندان بەڕاستی ئەوەی کە زۆر بەلام و یعنی خۆشەکە ئێستا باسی بکەم تقریبا ساڵێک و 2 مانگ لێ ساڵێک و مانگی 2 مانگ لەو ئەم لە سوورەکە لێیا بووم بەیانێکیان کۆمەڵێکیان کرد بە ژوورە هەموو ڕۆژێ خەڵکیان کرد بە ژوورە بەیانێکیان هیچیان کرد بە ژوورە وتی کاکە من دکتۆرم لە ژوورەکە خۆتی من دکتۆرم ئەگەر دکتۆریە با بزانم دکتۆری ڕاستی یان زەمیدە یعنی شتێکی پێڵە دم کاکە تۆ دکتۆری تۆ چیت تی من کامەرانم تۆ کامەران چیە تی کامەران ئەمین تو کامەرانی ئەمینی بەلا عەمەلی تی ئاتم بۆچی گیرایی بەساقە تی تۆ چی دوتم کەمالم تی خۆمەوە زانی ئەدام کراوی تو نەوەڵاوەتان لێرە ماوم ئیتر دەستمان کرد بە قسەکردن بەڕاستی زۆر دڵم پێی کرایەوە کاک تەحسینیش کە جیران بەڕاستی یەکێک بوو لەو خەڵکانی کە جارێکی پێشوو گیرا بوو زۆر قارەمانانە و ئازانە دەرباز بوو ئەم جارش بەڕاستی هیوا بوو بۆ هەمومان خۆشمانەویست بەڕاستی معەبدەک پێکەنی قاقاکەی لێرەوە چۆ سەر جادەکەی دەرەوە ئەموو پێم مەکەن کاکە ئێستا نەمانگرن لێمانێن ئەمانێن ئەو هەر قاقای خۆی هەلێیە جا خۆشترین شت لای من کامەران هەموو جارەیەوت نییە وەڵا ڕۆژێکێت ئەم دەرگای ئەم ناشکێتەوە بەڕابی ئەموو دەتخوات سەیریکە کاکە ئەو مەڵێرەوە بەڕای جێبیت وەڵا ئێمە حکم ایرانی و دوای 3 ڕۆژەمان بەڕا بوو زۆر سوپاس هێشتا کتێبەکەم نەخوێنەوەتەوە تا هیچ شتێ لەبارەیەوە بڵێم بەڵام دڵنیام ئەوانەی کە ڕۆژگارێک ئەگەر بە ماوەیەکی کورتیش لەسەر کاری سیاسی و هەڵوێستی سیاسی لە هەر کام لە ڕێخستنەکانی کوردستانیە لە زیندانەکانی بەعسا بوو بێتن دڵنیام مێژوویەکی جوانیان بۆ خۆیان و بۆ ڕێخستنەکەیان تۆمار کردووە بەوانەشەوە کە بەداخەوە ئەگەر بەهۆی ئازار و ئەشکەنجەوە بەرگەیان نەگرت بێ و ڕەنگە هەندێک زیانیان لە ڕێخستنەکەی خۆیان و لە هاوڕەکانیان دابێ من لێرەدا یەک دوو بیرەوەیە گێڕمەوە کە پەیوەندی بە زیندانی سیاسیەوە هەیە باوەش بڵم دوای ڕاپەڕین بەشێکی مەلەفەکەی کاکەمال من بە هەدیەیامەوە کە مەلەفەکەی پاکە و ئەترافی لەسەر کەس نەکردووە ساڵی 91 عەدەدجیازی کاکفەرین عەبدولقادر بووم دوای ڕاپەڕین دوای ئەوەی کە بە ماوەیەکی کەم ئەوەی 30 ساڵ بەعەس شنی بووی لە تعریب و تەبعیس و تەرحیل و کەمتر لە 30 ڕۆژگەلی کوردستان و هێزی پێشمەرگە و شانە چەکدارەکان هەڵیان وەشاندەوە کە ڕاپەڕین بوو بەڵام بەداخەوە بەهۆی هەڵکردنی گڵۆپی سەوزی هاوپەیمانان کە کەرکووک و هەموو کوردستان کەوتە ژێر دەستی هێزی پێشمەرگە ئەوان کۆپتەر و هێزیان بەکارهێنا و مجاهیدی خەڵقیش دەورێکی زۆر نامەسئولانە و ناشرینی بینی تووشی شکست و پاشەکشێ بووین کۆڕە و دروست بوو لە دوای کۆڕە و ئێمە مەکتەبی سیاسی بارەگای کە کاکفەریدون لێی بەرپرس بوو چوونە خەرپانی نزیکی هەڵەبجە من عەدەدجیاز بووم دوای چەند ڕۆژێک سەرەتای مانگی 4 بوو جەنابی مام جەلال بروسکەیەکی کرد ئەوە لە مام جەلالەوە بۆ فەریدون عومەر فەتاح ملازم عومەر بە پەلە بێن بە مەبەستی دەستپێکردنی گفتوگۆ دەچین بۆ بەغدا من کە چوو کاک فەریدون لە ژێر دارێکا دانیشت بوو لەگەڵ بەکری حای سەفەر گفتوگۆیە کرد تووڕە بوون کاک بەکر عاجز بوو و ناڕزایی دەرەبڕی و هەروازێنم لێ یەکێتی دائیم کادرەکانی یەکێتی ئەکەیان هەبوو ناڕزایی دەرەبڕن و گلەیەکەنوانە کاک فەریدون زۆری پێ ناخۆش و قسەم پێ بڕین و کاک فەریدون بە یارمەتی وتی ئێستا وەختە ئەنجا من پیانەوتم ڕێبوارە و کاتە وتی تو ئێستا وەختە هاتووی قسە بێ مابڕی کوڕەوتم من نیم مام جەلال قسە بێ وتی ئابێنە بێنە وتم مام جەلال بروسکەیەکی بۆ کردی بە پەلە بگەیتە شوێنی دیاری کراو دیار بووە چون بۆ ماوەت لە ماوەتەوە سیارەشتی تایبەت هاو بە دوایانە ئەچوون بۆ دەستپێکردنی گفتوگۆ من لێرەدا بۆ ئەمەوە خۆی جێڕمەوە چکە ڕازگۆیی زۆر گرنگە یەکەم جاریشە بۆ هیچ کەسم باز نەکردووە کە زانین گفتوگۆ دەست پێکە
منیش بنەیەنی مەقەڕەکەم تەسلیمی کاک خالی ماوەتی کرد چکە هەردووکمان دەستەی پارێزگاری کاک فەیض عەبدولقادر بووین وتم کاکە من کاک فەیدون ڕای سپاردم بە ئیشێک ئەچم بۆ شوێنێ بەس بەڕاستی وا نەبوو یعنی خۆم بڕیارەکەمە مەقەڕەکە و چەند کەسێک کە لای من بوون تەسلیمی ئەوم کرد هەندێک پسوڵەی مەکتەبی سیاسیوانم لابوو یامێ هاتمەوە بۆ هەڵەبجە لە هەڵەبجەوە سیارەیەکم کرد هاتمەوە سلێمانی کە دیم سلێمانی چۆڵە تاکە خەڵکیایە هەندێک لەو ماڵانەی کە دۆزین لەوەی زیندانی سیاسی بە تایبەت لە ڕێی ماڵی کا حەمەزایرەوە کە لەگەڵ کاک عەتای برام گیرا بوون مامۆستا عەبدوڵی شێخ عوسمان لێرەیە بیرم کردەوە چۆن ئەمانە کۆکەم و بیان گێنمە بەغا لەبەرەوەی کە نزیکی جەژن بوو ماوەیەکیش مواجهیان نەکرابوو خەمیەوە مابوو ئاخۆ خواردنیان لای ئاخۆ ماون نەماون بەهەرحاڵ پاسێکم دۆزیەوە وتی کاکە گازم نییە وتم من 200 لیتر گاز تێمێ بە چەندی ژەمان بەی ئەو کاتەوتی بە 250 دینار وتم ئەوەش تێمێ بەهەرحاڵ 24 کەسم کۆ کردەوە و چوین بۆ بەغا بەس من تەکلیفم لێگن لە ڕێگاوتم بە من بڵێن عەلی چکە هەوەی برایەکی خۆم هەڵگرتی بوو ناوی عەلی بوو چکان بە قەبزم هەبوو چوینە ئەبوو غرێب کە چوینە ئەبوو غرێب شەوی 16 لەسەر حەڤە بوو شەوی 16 لەسەر حەڤە بۆ بەیانی مواجهە کرا بە بۆنەی طبعا زۆر بە زەحمەت گەشتینە بەغا با ئەوەتان پێ بڵێم لە سلێمانێ و تا تاسووجە حەڤە سەیتەرێتیا بوو کە چوینە ئەبوو غرێب یەکەم کەس کاک تالیب مۆڵە یاسین بینی لەگەڵ کاک فەرین دارتاش وتم من کوڕی حاجی ئەحمەدم باوکم لەکوێیە وتی چۆن هاتووی وتم مواجهەیە و قەرارە هەموو شتان ئازاد دەکرێن حەزمە کرد وەرەیان پێ ببەخشم وتی چۆن ئازاد دەکرێن وتم با جەنابی مام جەلال وەفدی نادۆ بۆ بەغا گفتوگۆ دەست پێ کرد و هەمووتان ئازاد دەکرێن طبعا تەجیلێکی بچووک و 3 شریتیشمان بردە بووی ئازادکردنی شارەکانی دەنگی گەلی کوردستان لە میعەخان شاردووە لە جانی خۆیان کە بردمان بۆ زیندانەکان زۆریان پێخۆش بوو لەوێ کاک ڕزگاریان پیشانام بە ڕەحمەت و ئیسلامیەکان شەیدیان کرد دوای مستەفای سەیقارماندی دوایی زۆربەی برادەرەکانم بینی کاک سامان مەولوو لای کەسێک بوو بەداخەوە سەعاتێ لەوە پێشکۆچی دوایی کردبوو کاک سالاری ناو هاوڵی جوانڕۆ تووشی نەخۆشی جگەر بوو کە هاتەوە زۆر بێتاقەت بوو دەموچاوی پێی دا وتم چییە وتیەوە هەڤاڵەمان کۆچی دوایی کردووە وتم دەلەبا لە ژوورێ کۆبینەوە بە ناوی مەکتەب سیاسی و چکم مەکتەبی سیاسی چێتی نادووی بلایەوە پرسەیەکی وە بگرین وتی کاکەمان گرن ئێرە سەجانی لێ و مراقەبا وتم کاکە بە نەوعێ کۆبینەوە کە نەزان وەرحاصل پرسەیەکمان بۆ دانا هەر لێ بە خێرایی من کۆمەڵە قسەی خۆشم بۆ کردن یەکێ لەوانە وتم کاکە من بە ڕەسمی هاتووم نردومیان بۆ لای ئێوە چێ ماوە چێ نەماوە وتیان کاک جەبار و چوار هەڤاڵەکەی نەماون ئەوانی تر زۆر بەمان ماوین بەڵام لە مەترسی ئەوان کە ئەدام کرێن من بەڵێ نەمانێ وتم راپۆرتێک شەفەیی ئێوە لە ماوەی 48 سەعاتە هەیگەێنمە جەنابی مام جەلال و کاک نەوشیروان و بەڵێنتانەیەمێ هەمووتان ئازاد دەکرێن لە ڕاستیە هەروام کرد بە پەلە هاتینەوە بۆ کەرکووک ئەو شەوەنەیانێش بێنەوە وتیان درەنگە ئیندا ئاخراسەیتەرە ڕۆژی دوایی گەڕامەوە یەکسە سیارەم گرت چوون بۆ ماوەت لەوێ کاک نەوشیروان ئاگادار گوتم لە زیندانی ئەبوو غرێب بووم ئەم زانیاریانەم هەیە زۆری پێسەیر بوو وتی تۆ لای فەرەیدوونی لە هەڵەبجە چۆن چوو بۆ بەغا وڵی سەرکەشیم کرد و بە جێوی شۆ چوو بەسەر چاوە جا بەڕاستی وەک کاک تەحسین وتی زیندانیانی سیاسی قەرزاری ڕاپەڕینن لە پاڵیشیا زۆربەی ئەو زیندانە سیاسیانە قەرزاری کاک جەبار فەرمان کە ڕۆڵێکی زۆر گەورەی بینی ڕێکەوتنێکی کرد لەگەڵ وەزیری دیفاعی عێراق لە بەرامبەر بەردانی زیندانە سیاسیەکان 293 ئەفسەری کە لە ڕاپەڕین گیرا بوون ئازاد کران سڵاو لە هەموو زیندانی سیاسی سڵاو بۆ زیندانی سیاسی ئێسای بادینانیش دەست خۆش بێت کاکە ئەین قسەی دەست خۆش کاک بەدانشتنەوە ئاسایە دیارە من وەکو کوڕی شەیدی فەرماندا شەید سیروان ڕەشەی زۆر خۆشحاڵ بووم بە بینینی ئەم هاوڕێ خۆشەویستانەی باوکەم وە لێرەشەوە بە خێراتنی ئەم میوانە بەڕێزانە ئەکەم هەرچەندێ میوانی کاکەمالن منیش بە میوانی خۆمیان نەزانم و من خۆم بە ساحب ماڵەزانم لێرە لەبەرەوەی بەشێک لە ئەو کتێبەی کاک دکتۆر کامەران باسی لە بیرەوەرەکان باوکمەکە و ئێمە سوپاسێکین لێرانەوە من ئەمەوێ بە حکمی ئەوەی باوکم خەڵکی منتخەی گەرمیانە ئەمەوێ ژیاننامەیەکی کورتی باوکم هەتاوەکو
وەختی ئەم نەسوورەکە کە لە ئەم نەسوورەکە بۆ حەزەکەم باسی بکەم زۆر بە کورتی. دیارە شەید سیروان دێڕەشەی ساڵی 1950 لە گوندی دێڕەشە سەر بە ناحی سەنگاو لەدایک بووە. لە ساڵی 1970 بۆ 1970 پەیوەندی کردووە بە کۆمەڵی ڕێخستنەکانی کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان لە کۆمیتەی ئاگە لە شاری کەرکووک. لە ساڵی 1970 دەرەچێتە دەرەوە بۆ پێشمەرگایەتی بە حکمیەوەی کە تەنزیمی ئەو کاتیان ئاشکرا بێت. لە ساڵی 1970ەوە دەسەکات بە پێشمەرگایەتی و لە ساڵی 1986 پلەی فەرماندەی کەرتی پێ ئەبەخشرێ فەرماندەی کەرتی سەی هەمووان سەر بە تیپی 57 سەگرمان. لە ساڵی 1970 ئەکرێت بە جێگری تیپی 59 حەمرین ئەو کاتە لە سنووری منتیقەی گەرمیان بووە. وەکو اینجا ئەمێ ئەوە باسکەم لە کتێبەکەی باسی تەسمیلبوونەوەی باوەکو مەکرێت پێم خۆش لەسەر تەسمیلبوونەوەکەی ئەگەر بە چەند سەرنجێکی کوتیش بێ باسی ئەوە بکەم. دیارە ئەو پێشمەرگانە کە سەرکردایەتی یەکێتی ئەگیرێت لە ساڵی 1970 لە دوای کۆتایی هاتنی شەڕی عێراق و ئێران ڕێمی بەعس ئەو کاتە هەموو هێزەکانی کۆکاتەوە بەرەوڕووی سەرکردایەتی یەکێتی و سەرکردایەتی یەکێتی چۆڵە بێت ئەگەڕێنەوە بۆ سنووری ئێران. دیارە باوکشم وەکو زۆربەی هاوڕێ پێشمەرگەکانی بە ناچاری و بە لائیرادی خۆی ناچار بە تەسمیلبوونەوە بێت. دوای ئەوساش واز لە خەبات نایەنێ و پەیوەندی ئەکاتەوە بە تەنزیم بە پارتیزانەکانی سنووری گەرمیان وەکو شاید حاڵێک کاک عوسمانی حاجی مەحموود ماوە وەکو پارتیزانی گەرمیان لەگەڵ شەید سەیجەوەر و هاوڕێکانی. باوکم لە هەوڵی ئەوەیە ئابێت هاوکاریان بکات و دەرمان و خواردنیان بۆ بگەێنێت لەلایەن هاوڕێیەکی خۆیەوە بەدەر لەم هاوڕێ عەزیز و خۆشەویستانەی دوو لە ڕووی ئەم هاوڕێ قەدرگرانەی هاوڕێکەی خراپە بێت و پێچێت پیاوی حکومەت و بێ ئیخباری ئەکرێت و سەوتی تەجیل ئەکرێت. ئیتر لەگەڵ ئەم هاوڕێیانەیە لە ئەم نەسوورەکە یەکتر ئەگرێتەوە. ئیجا من پێم خۆش بوو لێرەوە ئەوەکو سەرنجێک باسێکم. سەرنجی دووەمیشم ئەوەیە زۆر سوپاسی ئەم هاوڕێ خۆشەویستانەی باوکمەکەم کاک کەمال قەرەداغی، کاک دکتۆر کامران، کاک تەحسین قادر و تەواوی هاوڕێکانی. و لێرەوە ئەمەوێ ئەوەش بڵێم ئەم هاوڕێ خۆشەویستانەی باوکم دوو ئەرکیان لەسەر شان بووە، هەردوو ئەرکەکەیان وەکو خۆی بەجێگەیان و بەدەر لە مجامەلە و بەدەر لە مەحتی ڕووبەڕوو. یەکەم ئەو سەردەمەی کە ئەوان گەلی کوردستان پێویستی بە ڕەنج و مانوبوونی ئەمان بوو، پێویستی بە خەبات و قوربانیدانی ئەم گەنجانە بووە. ئەوان وەکو خۆیان خەباتەکەیان گەیانەتە ئەستۆ و گردویانەتە ئەستۆی خۆیان و ئەوەی کە لەسەر ئەو گەنجانە بووە وەکو خۆی جێبەجێیان کردووە. دووەم ئەرکیان ئەوە بووە کە زۆر بەوەفا بوون بەرامبەر هاوڕێ هەواڵەکانیان. من ئەو کتێبە دوو جار خوێندومەتەوە بەنیازم جارێکی تریش بەسەریا بچمەوە لەبەرەوەی زۆر بۆنی باوکمی لێدێ و زۆر بۆنی هاوڕەکانی باوکمی لێدێ و زۆر 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 دەستخۆشیان لێکەم و لە کاتیشیانم گرت. زۆر سپاس بۆ ئێوە خۆشەویست هاوڕێیان. نەخوێندۆتەوە بۆیە قسەی لەسەر ناکەمە تای خوێنمەوە دەستخۆشی لێکەم کە کامەران. بەڵام ئەوەی بوو بەجێ سەرنجم بەڕاستی ئەمێ دوو خاڵ باسکەم کە کاتی قسەتان ئەکرد باسی ڕۆحیەتێک هاتە ینی لە زاکیرەی منە دروست بوو کە ڕۆحیەتێک هەیە لەلایەن کۆمەڵە کەسێکەوە کە خۆشبەختانە ئێستا لە ژیانان کە لە ڕابردووە ئەم کۆمەڵە کەسە لە زیندانە بوون و بەرهەمی ئەو زیندانە کە ئەم کتێبەی لێ بۆتەوە چەندها پرۆژە و کتێبی تر گرنگە لێ ببێتەوە کە لەو قۆناغەیە بوونی مەبدە، بوونی فکری چەپ، بوونی ئەو بەهاجوانانەی کە ئێستا لە قەیرانانە لەو پەڕیلوتکەیا بوو. بۆیە پرسیارێکی من لە ڕوانگەی ئەمەوەیەتە پێشەوە بۆ بەڕێستان، ئایا ئێوە ئامادەن یا ئەتوانن یا بیرتان لەوە کردوتەوە ئەم کۆمەڵە کەسەی کە تا ئێستا لەو مێژووە تا ئێستا پێکەوەن کە ڕۆحیەتێک هەموو باسی مێژوو ئەکەن، باسی ئەو جوانیانە ئەکەن، بیر لەوە ئەکەنەوە کە لە ئێستا لە دەوری پرۆژەیە کۆ ببنەوە کە بەڕاستی بوونی فکری ئەوەی کە ئێوە خەباتان بۆ کرد لە قەیرانایە لە کۆمەڵگەی کوردیە یاخودنا. خاڵی دووهەمم کامەران باس لە ڕازگۆیی کرد کە یەکێکە لە بنامە سەرەکیەکانی نووسینەوەی کتێبەکەت کە بە بڕوای من کتێبێک یاخود مێژوویەکە ئەنووسرێتەوە ئەگەر بنەمای ڕازگۆیی تیانە بێت هەم ئەرشیف ئەکەوێتە ئەوەی جێی پرسیار بێ، هەم مێژووی
خەبات لە هەر ڕوویەکەوە جێی پرسیارە بێ بۆیە بنەمای ڕازگۆیی کە بەداخەوە لە ئێستا لەم ساڵانەی دوایە زۆرێک لە مێژوو نووسرایەوە بەڵام بەوەی هۆکاری جیاجیا ئەکرێت بڵین ئێشتا لە لاوازیەکە هەندێکیان بەداخەوە کە ئەوەیش بەهۆی نەبوونی ئەو ڕازگۆیەوە هیوادارم بتوانین کتێبەکە بخوێنینەوە بۆ کاتەی سەرنجی خۆمان لەو ڕۆبین. زۆر سپاس و دەستان بەش بێ. پێشێکێک دوای 30 ساڵ وەڵام بۆ پرسیارە ماوەتەوە بۆچی طبعا ئێمە کە لە زیندان بووین ئەو ڕۆحیەتە ئەو شتە پێشەوە یەکێ لە برادەرەکان بە منی وتی تۆ کە نووسیتەوە هیچ جیاوازیەکە نەکردووە لە بین هیچ ڕێکخراوێکە هیچی نایە بەسەر ئەویترا هیچی ئەفزەڵێتە نایە بەسەرێکی ترا نەدوتوە ڕەوت لە دەستە باشتر دەستە لە ڕەوت باشترە حیزبی شیعی کۆمەڵە لەو باشترە. من دوای ئەوەی کە دەرگاکە ئەشکێ لە دوای دەرگاشکانم تا ئێستاکێ ئەو خەڵکانی کە لە زیندان بوون هەر یەکەیان تەکەتولاتی سیاسی فیکری فەلسەفی حیزبی یعنی کۆمەڵایەتی بردوونی بەملاولا لەبەرەوە ئەوەی کە بڵێ من بمێ یا هەر کەسێکی باسی خۆمەکەم ئەوانە مەحاڵە هەر ئەو کۆمەڵە خەڵکەی کە لە زیندان نابوون ئێستا هەر یەکە بە شتێکەوە خەریکە لە ڕووی لە هەر ڕوویەکەوە بی لە ڕووی ئیداری سیاسیەوە بگری لە ڕووی فەلسەفی فیکریەوە بگری لە ڕووی ئەدەب و نووسینەوە بگری هەر یەکە لە شوێنێکە هەر یەکەیان بدەوە نەدەوێ بە زەعیفیە بە قورسی بە سێبەریان بە ئاشکا بە ڕاستەخۆیان ئاڕاستەخۆ لەگەڵ حیزبێکی سیاسیان خۆی حیزبە سیاسیەکان یەک ناگرن خێمەیەک دروستکەن بۆی خەڵک لە ژێرە کۆبێتەوە اینجا بە ئێمە ئەوە من لە پێشەکەیە من کە دەرگاکە شکاوتوە عیلاقەم نیە بەسەر لە دوای دەرگاشکانەکە خەڵک خەریکی چییە چکە من ئێستا ئەزان هەمووی خەریکی چییە لەبەرەوە ئەوە وەڵامی منە. هەموو هاوڕێیان بەرسی دێری لە پرۆژەیەکی ناوە نێزان بەڵام هەموو زانایان دەزانن سەبێت بۆڵام دەزانن کەلێکایش مەدەنیە بەڕاستی بەشێوە مەدەنیە درێژارین بۆ خۆڕاتی بۆ پێمانی کە ساڵانەوە خەریش زۆر سپاس. کامەران دوای ئەو شکار داخست پیرۆزبایی لە هاوڕێی بەڕێزم دکتۆر کامەرانەکەم لە ڕاستیە هەر مەبەستی کۆڕەکەش هەروکو و داوەتنامە بۆمان هاتبوو ئێمە باسی و گفتوگۆ لەسەر کتێبێک ئەەکەین لەسەر ناوڕۆکی کتێبێک لەو برادرە بەڕێزانی پێش من قسەیان کرد لەو هاوڕێنە جگە لە کاک یاسین بازم کەس باسی کتێبەکەی نەکرد بۆیە من نەمەوێت بە هەمان شێوەی کاک یاسین باسی کتێبەکە وەندێ سەرنج و تێبینی خۆم لەسەر کتێبەکە بخەمە ڕوو ڕەنگە ماوەی 2 ساڵ بێت لەگەڵ کاکامەران مناقەشی ئەم بیرەوەریانە ئەەکەین و باسی ئەکات و ینی تا مەزروع کە بیخوێنمەوە لە ڕاستیە پێش چاپکردنیشی بڕا بوو بماتێ سەیرێکی پیا بچمەوە و چاپی کاوانە بەس بەداخەوە کاتە من لە سەفەر بوو نەمتوانی و دەرفەتی ئەوە نەبوو. من کە کتێبەکەی یا پێم لە ماوەی چەند کاتژمێرێکا کتێبەکەم خوێندەوە من پێم وایە پێم وابی کاک یاسین بوو باسی ئەدەبیاتی بیرەوەری کرد پێم وایە کورد یەکێکە لەو میلەتانی کە لە ئەدەبیاتی بیرەوەریە یعنی ئەدەبیاتێکی گەورەی هەیە و دەمە ساڵە خەریکی ئەمەیە دایان نووسەری ئێمە لە بواری ئەدەبیا بۆ نمونە وەفایی شاعیر 145 ساڵ لەمە پێش بیرەوەری خۆی نووسیوەتەوە تا گاتە پیرەمێرد و گۆران و دایان شاعیر و نووسەری ترمان ئەوەی لەم 20 ساڵی ڕابردووە من بینیوە وەز بەشی هەر زۆریم خوێندوەتەوە بەشێکی پیاچوونەوەم پیا کردووە بیرەوەری ئەم سیاسی و ئەم کارکتەرە ڕۆشنبیری کارکتەرە سیاسیان هەیە. من لە ڕاستیە ڕازگۆیانە بڵێم هەتا ئێستا ناڵم هیچیان بەس ڕەنگە لە پەنجەی یەک دەستێ نەپەڕێت هەموو ئەو بیرەوەرە سیاسیانی کە خوێنومەتەوە هیچی جێگەی سەرنجم نەبووە هیچی زمانی گێڕانەوە و زمانی نووسین و ئەوەی تیان نەبووە. یەکێک لەو شتانی کە لە بیرەوەری ئەم سیاسیانە هەیە خۆ بە پاڵەوانکردن کە خۆ دەکەی بە پاڵەوان و هەستەکەی پاڵەوانێکی زۆر گەورەی توانە بەڵام ڕەنگە بۆ خوێنەرێک کەسێک لەیسا ئەوە زۆر جێگەی ئەو بایەخە نەبێن. ئێمە سەر بیرەوەەکەی دکتۆر کامەران ئەوەی کە بەلای منە زۆر سەرنجڕاکێشە لەم بیرەوەریانە کە کەس باسی نەکرد ئەوەیە زمانی گێڕانەوەکەی کە ئەم زمانە 31 ساڵ لەمەوە پێش پێنووسراوە بەڕێزانی سا ئەم زمانی ئێمە پێنووسین کتێبی پێنووسین وتاری پێنووسین لە 2023 زۆر جیاوازە لەو زمانی لە 92 من یەکەم پرسیار لە دکتۆر کامەرانم کردوتم ئەماینی ئەو ڕۆژگارەیە وتی بەڵێ وتم ئافەرم دەستی خۆش بێت
زمانێکی کوردی زۆر زۆر جوان زۆر پارا و اینجا مغری سەرنجڕاکێش بەداوای دەبدنەوە قسەکە باسی ڕازگۆیی کرد ینی عکسی ڕازگۆیی بژبورن باعتیزارەوە درۆکردنە و من ئەگەر خۆشی نێودی هەستم بەو ڕازگۆیە کرد لە جێڕانەوەی ئەو چیرۆکانە چونکە من زۆر چیرۆکی زیندانی سیاسی ئەمنە سوورەکە و زیندانیانی مووسم و بەغا و کێوکێ و ئەمر خوێندوێتەوە هەستەکەم مبالغەیەکی زۆر بێتامی تایە مبالغەی تیا من وەکو خوێنەرێک بێزارەکان بەس ئەم نەخێت بە پێچەوانەوە زمانێکی زۆر ینی جوانی تایەوە پێشم وتۆ ینی من بە تەلەفۆن پێم وت یەکسەر وتم من سەرنجم هەیە بۆ نمونەیەکی لەو سەرنجانم کۆمەڵە کارکتەر هەیە کە نامێ ناوی هەمویان بێنم ینی کارکتەری زۆر جوانە دروستی کردووە وەکو دراما بەڵام ئەیانێنێت و فرانایەتە ناو بیرەوەریەکان و ئەڕوات یعنی نازانی چۆنە منێکی لەو کارکتەرانەی کە زۆر خۆشم ویست و نەمناسیوە بەڕاستی مامۆستا کەمال قەرەداغی بوو ئیسا یەکەم جارمە ینی ئەی بینم بۆ نمونە کاکە سوور بڵێن کاک تەحسین پێشتر ناسیومە یەکێک لەو کارکتەرانەی لەم درامایە لەم ئەفو لەم بیرەوەریانایەت بەڕێوەبەری نەخۆشخانەی سلێمانیە ئەیێنێت ئێنێتە بەرچاوی ئەمنەکە و ونیەکە نازانی ینی چی لێ هات بۆچی بۆ ئایلێگە بۆچی بامیان کرد چیان پێوت ئەم کەسەی کە ناوی برد کە کامەرانی یاوە بەگرت ئەم سیخوڕە بە زمانە نازانی مەسیرەکەی چی لێ هات یعنی من ئەو مافەم نییە بە دکتۆر کامەران بەڵام بەم شێوەیە بیرەوەری بنووسەرەوە بەڵام وەکو خوێنەرێکیش مافم هەیە بەڕاستی لە ئەوڵ و هەتا ئاخر قەلەق مەغا لە دڵە ڕاوچیە ئەم کەسە ئاوا بووە ئەی بۆچی خۆی چاوەڕوانیەوەی ئەترافکە لەسەر کاکە سوور ئەی ئەو کەسە چی لێ هات ئەی براکەی شتێکی ترکە یاسین باسی کرد باسی لەحظاتی هاتنی دایکی و خێزانەکەی و پێم وایە براژنەکەی ئەم ئیشە بیداتەکەی زۆر جوان بوو بەس نهایەتەکەی بەقەو جوانین بیداتەکەی ناشرینە نهایەتەکەی ئەزانین نهایەتەکەی شوچێک دروستەکە کە زیندانەکە بەرە بێت تەواو کتێبەکە تەواو بێت ئەزانی ئەمە حاڵەتێکی سێری لای خوێنەر دروستەکان یعنی سیلسیلەی ڕوودا و حەدەسی زۆر ناخۆش لە سجنا چاوەڕوانی مردنن مامۆستا کەمال ئەبرێ بۆ ئیعدام ئەبرێ بۆ بەغا کاک تەحسین چاوەڕوانی ئیعدامە فڵان کەس ئەوە لە ناکەوت دەنگی تۆپ و فیشەک و ئاربیجیەت زیندانەکە ئەشکێ و بڕۆ کەس بۆ ماڵی خۆی یعنی من بەڕاستی نیایەتەکەی بەدڵ نەبوو کاک دکتۆر ئەبێ ئەو نیایەتە دەستکاری بکرێتەوە من باسی ئەو ناکەم حەدەسەکان دوای ڕاپەڕین بجێڕەرەوە بەڵام ئەبێ بە جۆرێک لە جۆرەکان ئەم ڕووداوانی کە تۆ خستوتە ناو ئەم کتێبە جۆرێک لە چنین بیان چنیتەوە لە کۆتایەکەیە بۆیە من بەڕاستی سەرنجی تریشم زۆرەوە بە تەماشمایی لەسەری بن و پێشتریش مناقەشەمان کردووە بە یەکەوە زۆر دکتۆر کامەران بەڕاستێت پزیشێکی زۆر باش نییە نووسەرێکی باشە جێڕەوەیەکی باشە پیرۆزبایی لەکەم و هیوادارم و ئەو برادرانی تریش کە من ناسم و لە زیندان نبوون یعنی بیرەوەری بنووسن و ئەم ڕتمی دکتۆر کامەران پێنووسیوە کە ڕتمێکی جیاوازە هیوادارم ئەوانی تریش بە ڕتمێکی جیاواز و بە شێوازێکی جیاواز بینووسنەوە من بەڕاستی و کارکتەرانی هەرگوو باسم کرد ینی حەزمە کرد ڕۆژێک لە ڕۆژان بیان بینن ینی جوان بوو ینی کارکتەرێکی درامی بوون بۆیە دووبارە پیرۆزبایی و یەکەم هیوادارم دانیشتنی تر و گفتوگۆی تریش بۆ کتێبەکە ساز کرد من کتێبەکەم خوێنەوە حەزم کرد یەک دوو کۆمنتمەیە هەروە هیوادارم کۆمەکە لەم چەند ساڵانی دواییە ئێمە لە ئەدەبی کوردیە زۆر کتێبی ئاومان بینیوە کە بیرەوەرەکانی خۆیان نووسیوە و ئەیگێڕنەوە بەڵام ئەم کتێبە بە بڕوای من ناچێتە خانەی هیچ یەک لەو بیرەوەرانی کە تا ئێستا گێڕاویانەتەوە بە تایبەتی ئەوانە کە نووسیانە لە ناو جوانەوەی ناسیۆنالیستیا بوون زۆرتر باسی شاخ و پێشبەرگە و یەکێتی و پارتی و گوڵان و شۆرشی نوێ و شۆرشی کۆن و تازە هاتووە ئەم کتێبە نایابە لەو ڕۆ نایابە لەو ڕۆ جیاوازە کە تاریخی کوردستان لە زیندانەوە دابەژەکە ئایکا بە تاریخێکی تر ماتریاڵەکانی ئەم بیرەوەریانە گەنجانێکی کۆمونیست و چەپ و ئازادی خوازن کە لە شاخەوە نەهاتوون کە پێشمەرگە نین ئەگەر سەیری تاریخی پێش ڕووداوەکانی ناو کتێبە بکەی هەموو یا پێشمەرگەی گوڵان بووە یا شۆرشی نوێ بووە ئەوانە یا بۆ اختیالات داتون یا خەبەریان لێدراوە بەڵام ئەمانە ئەو گەنجانن کە باوەڕێکی تریان هەیە سنەتێکی تریان هەیە داهاتووشی تریشیان بۆ خۆیان دانن بە بڕوای من ئەو بیرەوەریانە باشین بەڵگەیە کە جوڵانەوەی کۆمونیستی کرێکاری یا بزوتنەوەی چەپ لە کوردستانە بەر لەوەی بێتە سەرشانووی کۆمەڵگا و ئەلەنی بێتەوە
کە دواتر لە شوراکانە خۆی دەرخست ئەوە بەڵگەی ئەوەیە کە ئێمە هەبووین کە ئەم جوڵانەوەیە هەبووە شتێکی جیاوازە لەو تاریخی کە بووە ئەگەر ڕاپەڕین و جوڵانەوەی شوراکان کە ماتریاڵەکانی هەر ئەو کەسە زیندانی و هەڵات و ئەوانەی کە خۆیان شارد بۆوانێ پێکهێنا تاریخێکیان دروست کرد بەڵام بنەماکەی بۆ ئەوەیە گەڕێتەوە ئەمە مەسلەیەکە کە بۆتە لە ژێر تەم و خاک و خۆڵی دەربڕینی بیرەوەریەکانە کەم هەستی پێکرێ بە بڕای من بەڵام ئەم کتێبە ئەم تاریخەمان پێڵێ کە ئێمە لێەوە دەست پێەکەی لێەوە دەستمان پێکرد دوایی هەر ئەو ماتریاڵانە بوون حیزبی کۆمت شوراکانیان دروست کرد حیزبی کۆمونیستیان دروست کرد کە ئاسۆ ئامانج و تەغییراتێکی تر لە کۆمەڵگایە بە وجود هاو خاڵێکی تر کە ئەمێ بڵێم ڕاستە شێوازی کتێبەکە گەڕانەوەی بیرەوەریە بەڵام تاریخ بیرەوەری نییە تاریخ ڕوانگەیەکی کۆمەڵایەتیە کە ئەو کەسانەی کە ئیجێڕنەوە ئەیانەیە چ پەیامێ بن بە تایبەتی ئێمە ئێستا بازە تاریخێکی ڕابردووەکەی من پێم وایە ئەو کتێبە باشترین نمونەیە بۆ دادگاییکردنی جوڵانەوەی ناسیۆنالیستی بە هەموو ڕەنگەکانیانەوە بە جوڵانەوەی کوردایەتی عەرەبایەتی فەڕەنسایەتی ئینگلیزی هەرچێکە داوایەوە کات چکە ناسیۆنالیزم هەر ئەوەیە کە خاوەنی زیندان و سەرقوت و کوشت و کوشتارە ئەم بیرەوەریە ئەم کتێبەوەمان پێڵێکە ئەو شتێک کە لە پشت ڕووداوەکان و نمونەی گێڕانەوەکانە دەسەڵاتێک هەیە دەسەڵاتێک هەیە کە نوێنەری چینی سەرمایە و دەوڵەمەندانە بۆ ئەوەی نیزامی خۆی بپارێزێ زیندان هەیەڵێتەوە خەڵک ڕاپەڕینی کرد وایە زیندان نەبووە ئێسش زیندان هەیە من پێم وایە ئەم کتێبە بەهاو جێگای لە ئەدەبیاتی کوردیا ئەمەیە لە ڕووی زمانەوانی و یا ئەو شێوە تێبینیانەی کە کاک یاسین باسی کرد بە بڕای من ئەوانە لە شوێنی خۆیەتی زمانێکی پارا و ڕازگۆیی من خۆم بەڕاستی وەکو کەسێکە ئەو کاتە بەرپرسی یەکێک بوون لە دامەزرێنەرانی دەستەی پێشڕوانی پرۆلیتاریا وەختێک کە هاوڕێکانمان گەر هەمومان وەکو کاکەسوود دەربەدەر و دەیان دەرد و مەساتمانە بووە مەبەستمەوەیە بڵێم ئەو کتێبە ئەچێتە نێو خانەی ئەم جوڵانەوەیەوە ڕەبتی بە مەسەلەکانی کوردایەتی پێشمەرگایەتیەوە نییە وەساتخانە ئەم شتا ئەگەڕێتەوە زۆر دەستخۆشانە لە کاک تەحسین و دکتۆر کامەرانەکەم دەستیان خۆش بێ کتێبیشی بەنرخ و پایەدارە هیوادارم هەموو بیخوێنینەوە بڵاوی کەینەوە بە دەستی دۆستان و ئاشنانی خۆبانی بێن زۆر سپاس دوو خەجا من کتێبەکەتم خوێنەوەتەوە کە گەیشتمە پەڕەکانی کۆتایی حەزمە کرد تەواو نەبێ یعنی وەکو خوێنەر کارەساتێک بازەکەی باسی ڕێکخراوێک و توش بوون و جیرانی شەوی ماڵت و ئەمانە خۆشهاتنەوەی کاگە سوور و منیش بەوەی کاک تەحسینەوە ئاگاداری گرتنی ئەو زۆرێ لەو هاوڕێنم ئەوەی بەداخەوەیە بۆ من ئێمە قەدەرمان وا بۆ ڕۆژە لە ئەمنە سوورەکە بووین ئەو کاتە من لەگەڵ هاوڕێیانم شەید عەلی وەسا حەسەن شەید قادر کاروانی حاج عەلی سەرداری ماعو محەممەد کۆمەڵی هاوڕێی تر لە شانە چەکارەکانە بووین ئەو کاتە بە زیندان بە ئێمەیانەوت زیندانەکانیان بەر پەنجەرەکە بۆ تاوکردنی جێڕانەوەکەی تۆیە ئەم شتە بۆ تەواوەکەم زیندانەکانیان پەنجەرەکان تکایە تەقایان لێ نەکەن لە پەنجەرە من بۆ خۆشیە جێڕمەوە سارێکی لادای سەوزی کاک تەحسین گیرا بوو لە حەوشەی ئەمنەکەیە پیانەوتم هاوارمە کردەوە سارەی کاک تەحسین قادرە زیندانیە تەقەی لێ مەکەن وەک سارەکانی تر هەمووی سووتێنرا دوایی بە سکرابی بردمانەوە گەڕەشی ئاشتی هێزەکانی پێشمەرگە درەن وەخت گەیشتنە ئەمنە سوورەکە مامۆستا جەلال و شەی شەحسێن و کچێ و کۆمەڵێ شێخ کەریم درەن گەیشتن لەوێ ناسیاویمان دروست بوو کە ئێمە شانە چەگارەکانی شاڵاو بووین
بەداخەوە کتێبەکەی تۆ تەواو بوو یادوەری ئەو دوو ڕۆژەی ڕاپەڕین کەسێ نەبوو ڕازگۆیانە لە چواردەوری سژنی ئێوە چی ڕوویدا کەسێ باسی لەوە نەکرد ئەم شانە کچەگارانە لەگەڵ ئەو پێشمەرگە دیرینانە و ئەو هێزانەی دروست کرابوون کەسێک بە ڕازگۆیی پێی نەوتین چەند شەهیدمان لە ئەمنە سوورەکە بەجێهێشت ئەو شەوە چۆن ئەوداڵی هاوڕێکانمان بووین ئێمە شەهید عەلیمان لێون بوو بۆ سبەی نەدۆزیمانەوە من خۆم دەرگایەکمان کردەوە لەگەڵ وەسا حەسەنی هاوڕێم ئافرەتێک بە جلێکی ماڵەوە هێنامانە دەرێ باوەشی بە منا کرد سەردار چۆنی نەمناسی وتی من سروەم لە زانکۆی مووسڵ بەیەکەوە بووین وتم تۆ چیەکەی لێرە ناوێکی وتمە بێ ئێستا بیپارێزم وتی فڵانی مێردم یاترافی کردو لێرەم ژن و مێرد ئەمە یادوەری جوانن بۆ زیندان ئەو کاتەم بیریە کە ئێوە لەوێ بوون دەنجی تەقەکانی کە ئێوە بازەکەن لە یادگارێکە تا باسە کردووە ئەمە هی ئاربیجیە کە شەی سیروان لە بەرەوەی پێشمەرگەی دێرین بۆ جۆری تفەنگ و تەقە و گولەی زانیوە لە دەرەوە وەزعێکی زۆر خراپ هەبوو ئێمە بە یادوەری خۆمان کە بیرمان بێ لەو سێ بڵاوکراوەمان بۆ هاو لە ڕەحمەتی نەوشیوان مستەفاوە کە داوامان لێکرا زۆرێک لە کادرەکانی شانە چەکدارەکان دەموچاومان ببەستین چونکە احتیمال هەبوو ئەگەری ئەوە هەبوو ڕاپەڕین سەر نەکەوێ با تەنزیم بمێنێتەوە کە خۆیان بپارێزن من تا شەیخ کەریم برینار بوو ئەو شتم بەسەرەوە بوو ئیتر بەرگەم نەگر لە ئارەق و گەرمی و ڕاکەڕاک و جگەی کێشان لێم کردەوە چوون بەتانیەکم هێناوە ئەومان بر بۆ خەسەخانە بۆیە پێم خۆش بوو ئەو هاوڕێیانەی کە لەو کاتەیە ئێوە لە ژوورەوەی زیندان بوون لە دەرەوەی زیندان هاوڵاتیان ڕاپەڕیون شانە چەکدارەکان هەبووە پێشمەرگە پارتیزانەکان هەبووە خەڵکانێکە بوون لە ماڵی کاکشوانی ئاسایش و خەبات و چێ و چێ ئەوانە زۆر پێش ڕاپەڕین هاتوون ئەمان شاردیانەوە بۆ ئەو ڕۆژەی ڕاپەڕین خۆزگە ئەو کتێبە کە ئەم جارە نووسراوەوە هەنگێ لەو هاوڕێیانە ئەو یادوەریانە بجێڕنەوە بۆ نووسینەکەی ئێوە چونکە وا هەستەکەی فلیمێگە بێنی وەکو کاکامەرە سوبحانەوی ئەڵێ دوای ئەوە نهایەتێکمان دەست نەکەوت وا هەستەکەی کە ئێمە ئێساش بەلای ئەو ئەم نەسوورەیە ئەڕۆین من دڵمە سووتێ بۆ ڕەفیقانەمان کە شەهید بوون کەسێک نەبوو هاوکۆی ئەوەی تۆ کە نووسیتە ئەمڕۆ کۆمەڵی لەم تێکۆشەرانەی زیندانی هێناوە کە لەوانەیە لەم مەجلیسە خەڵکە بێ بە دوو ناوی بیستبن باز لە شوراکانە کە ئەو هاوڕێیە من بخۆم فەخرمەندم لە مەڵبەندی سلەیمانیە شورای ڕزگاریم دروست کرد دوایی کاک تاقسێ قادرمانێ ناکردمان مەسئولی هیوادارم سەرکەوتوبی بۆ چاپی دووەم ئەو هاوڕێیانەی کەشمان شت بنووسن بۆ ئەوەی هاوڵاتی ئەم سەردەمە کنێرخان وتی ببینێ بە جیاوازەکانەوە ئەو کاتە لە زیندان چەند جوان بووین ئێستا بە جیاوازەکانەوە زۆر ناشرینی سپاس میوانتان باش دەستخۆشی لە ڕێکخراوی ئازادبوونەکەم بۆ سازدانی ئەم کۆڕە بۆ ناساندنی کتێبەکەی هاوڕێ دکتۆر کامران لە ڕاستیا پێشەوەی کتێبە بڵاو بێتەوە من بڵێن بە ڕەشنووسی بینیومەوە هەندێک مولاحەزەی خۆم داوەتە کاک کامران هەندێک لەو مولاحەزانە ئێستا ئەم دووبارەیەکەمەوە هەم هەندێک مولاحەزەی نوێش کە لە دوای خوێندنەوەی دووەم کە بە کتێبی بینیومە یەکەمین شت ڕاستە ینی ئەمە وەسیقەیەکی تاریخیە پێش زیاتر لە 30 ساڵ نووسراوە ینی دوای ڕەنگە چەند ڕۆژێک دوای ئازادبوونی ئێمە ئەم بیرەوەریانە نووسرابێ و بەشێکی زۆریشەوەی کە ڕووداوەکانی تایە ڕەنگە خۆشم کارکتەرێک بوو بێتم لە ناو ڕووداوەکانە ئەو مولاحەزە و تێبینانی کە لەسەر نووسینەوەی بڵێن کتێبەکە هەیە ڕاستی بەشێکی زۆری لە جێی خۆیەتی بەڵام ئەوەی کە زۆر زۆمە بەسمە لێرەکە دکتۆر و جارێکی شوازە مناقشەمان کرد ئەم کتێبە بۆ ئێمە نەنووسراوە ینی بۆ ئێمە زیندانی کە لەوێ بووین بۆ ئێمە نەنووسراوە چکە خۆمان کارکتەری ڕاستەقینە ناو ڕووداوەکان بووین هەرێکە لە گۆشەنیگایەکەوە ئەزانین کە چی ڕوویداوە چی ڕووی نەداوە ئەمە بۆ
یعنی بۆ جیلی ئێستا نووسراوە لە ڕاستیە ئەم کتێبە ئەبواە پڕ بواە لە پەراوێز بەڕای من مەسەلەن بۆ نمونە کە ئێمە ڕوتی کۆمونیست بووین بەڵام ڕێکخراوی دەستەی پێشەوانی پرۆلتاریا هەبوو کرێکارانی کۆمونیست هەبوو بەشێک لە جەرەیان و بەشێک لە گروپەکانی تریش هەبوو ئەمانە هەموو لەژێر ناوی جاجیا لە نەتیجەی هەڵسوڕان و چالاکی خۆیان ئەمانە ئاشکرا بوون و بڵێن زیندانی کرابوون ئەکرا ناوی ئەمانە ناوی هەم ڕێکخراوەکان هەم کارکتەرەکان بە پەراوێز بۆ جیلی ئێستا بۆ ناساندنی ئەو تێکۆشەرانە یاخود ئەو ڕێکخراوانەی کە لە سەردەمانە لەژێر سایی ڕژێوی باسا لەو ڕۆژە ڕەشەیە لەو با بڵێن کە هیچ دەرەتانێک بۆ ئازادی سیاسی نەبوو ئەکرا پەراوێزێک بۆ ناساندنی ئەوانە بکرایە لە کتێبەکەیە ڕاستی کتێبەکە جێگای دەستخۆشیە ینی شتێکە کە من پێم وا بێ ینی ئەو ڕۆحەتێ لەلای ئەمە زیندوو کردەوە من داواکەمەوە ئەو برادرانێک ئەگەر بیرەوەرێکیان لایە لە زیندان هەرچە من ڕەنگە تا ئێستا چەند جارێک ئەو بیرەوەریانە ڕەنگە بە شێوەی کتێب نا بەڵام بە شێوازی جیاجیا لە ڕۆژنامەکان یاخۆ لە چەندین جار لە کەناڵەکانی میدیا ئەو بیرەوەریانەمان گێڕاوەتەوە هەریەکەی لە ڕوانگەی خۆیەوە من جارێکی تر دەستخۆشی لە دکتۆر کامەرانەکەم و دەستخۆشی لە ڕێکخراوی ئازادبوونەکەم هیوادارم بەردەوام بن لە سازانی ئەو جۆرە چالاکیانە سوپاس مەمنون بەڵام بەڕاستی من چۆن نووسرابوو نەمیست دەستکاریکەم خۆشت شایەتی ئەوەی کە خۆت تەنها دوو کەس پێش بڵاوبوونەوەی بینیوەتی دوو کەس کە زیندانی سیاسی بوو دوو کەس یەکێکیان کاک عادلە ئەویش کاک تەحسین چونکە نە ئەکرابی بە هەموو کەسێک و هەموو کەس تێبینی لەسەر بە هەتا کاک عادل کە وتی بەس بەسەر زمانەوانی ئەجل خۆی مامۆستا ڕێبار حەمەد تۆفیق کە خۆشی وازم دکتۆراکەی هەر لەسەر زمانی ئەدەب و دینی کوردیە لەبەرەوە کە دوای 30 ساڵ دەستم کردەوە دوای کەمەوتم نایەم بە کەس بیخوێنێتەوە چونکە ناکری هەچ کەسێ بێ کەوچێکی لێبە لەسەر تەڵەبی مامۆستا ڕێبار کاگاتی ژەناسە خۆش ئاگامێ چەند خوێنەوارە بەسەریا چوو و تێبینیەکانیش ئەوەی کە یەکێ لەو تێبینیانی کە نووسیت مەسەلەی جزداشە بوو وازم هەر چا نەکرا زۆر سپاس ئەوڕیان خوشیان زۆر سپاسانەکەی کاتێکی بەزوودمان لەسەر بە هیوای ئەوەی کە ساڵی ریاضابوون زۆری نەتان ببینەوە لەگەڵ گەمزان و ژنان کە دوو توێژی گەورە و گرنگی ئەو